بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 151. بەراورد بکە لە کاتی هەبوونی بەراوردکردن زیاتر لە 2 بڕ یان 2 بڕ یان 3 بڕم هەیە بەراورد دەکەم. بەراورد مانای چیەواتە ئایا ئەو بڕانێک کە ئەمن هەمە لێرە بۆ وێنە 2 بڕم هەیە یەکەچیان لە لای ڕاستە ئەوی دیش لە لای چەپە. ئایا بڕەکەی لای ڕاست یەکسانە بە بڕەکەی لای چەپ یان بڕەکەی لای ڕاست گچکەترە یان گەورەترە پێویستە ئەمن بزانم. چونکە ئەو 2 بڕانە بە یەک ناچن واتە یەکەچیان لەسەر شێوەی ڕێژەی سەدی نووسرایە ئەوی دیکەیان لەسەر شێوەی کرد نووسرایە ئاسان نییە ئەمن هەر بە چاو تەمەشاکەم و بزانم. باشتر وایە بە یەک شێوە بنووسم لەسەر یەک شێوە واتە یان ئەو بڕەش بینم بیکەمە ڕێژەی سەدی یان ئەوە تا ئەو بڕەی بینم بیکەمە کرد. ئاسانترین شت ئەوەیە کە ئەمن بینم ئەو بڕەی بکەمە کرد. 7% واتە 7%. ئەوها 7%. ئەو بڕەی ئێرەش 3/4 ئەو های لێ بکەم ژێرەکەی ببیتە 100 واتە جارانی 25 بکەم ژێرەکەی دەبیتە 100 سەرەی کردەش دەبیتە 75. ئێستا زۆر ئاسانە بەراورد ئایا 7 گەورەیە یان 75 چونکە ژێرەکە هەردووچیان 100. کەواتە دەزانم کە 7 گچکەترە لە 75 واتە لای ڕاست بچووکترە لە لای چەپ. هێمای بچووکترە دادەنێم چونکە زانیم کە 7% گچکەترە لە 75% چونکە 3/4 دەبووە یەکسەریش بمزانی بە 3/4 دەبی ئێستا فێر بم ئەمن 3/4 واتە 75%. لێرەش 7% کەواتە لای چەپ گچکەتر بوو لای ڕاست گچکەتر بوو لە لای چەپ. لێرە ژمارە چی دەییم هەیە 0.2 لە 10 یان 0.20%. ئەگەر ئەوەشم کردە ژمارەی دەی زۆر باشە یەکی دەینم دابەشی 5 دەکەم نابی 0 فاریزەی دەکەویتە بەرێ ئەو جەدا دابەش 5 یەکسانە بە 2 کەواتە هەردوو لە 0.2 یەکسانن. ئێرە ئەگەر بیخینمەوە 7/10 یان 7%. 7/10 یان 7% کەواتە ئێرە 7%. ئێرە 7%. بێگومان 7% زۆر گەورەترە لە 7%. کەواتە لێرە ئەوە 7%. ئێرەش 7%. جیاوازیەکی زۆر هەیە. ئێستا 9/10 واتە دەبیتە 0.9. 9/10 لێرەش 3/10. 9/10 زۆرترە گەورەترە لە 3/10. 9/10 واتە 90%. 3/10 واتە 30%. لە سەدیش هەر 90ەکە گەورەترە. ئەوە زانیم. لێرە 37%. ئەگەرە من ئێرەش بینم بیکەمە ڕێژەی سەدی یان ئێرە بینم بیکەمە کرد. ئەگەر بیکەمە کرد دەبیتە 37%. ئەگەر ئێرەش چ لێ بکەم هەتا ببیتە 100 ناچارم دابەشی کەم 3 دابەشی 7 کەم 30/7 یەکسانە بە 4 جاران 7 28. ئەوەی ڕاستی بی ئیدی پێویست ناکە ئەمن چارەکەم دیت زوو دەبی بزانم ئەو ژمارەیە گەورەترە لە 40%. چونکە 4
لە 10. بەڵام ئەگەر هەرویستم بەردەوام بم، بەردەوام دەبم 20 دابەش 7 دوو جاران 7 14 دەمینێتەوە 60 دیسان 60 دابەش 7 هەر تەواو نابی. کەواتە لێرە ئەمن ڕادەوەستم هەز دەکەم بەسە ئیدی زانیم کامەلا گەورەیە، چونکە 42 لە سەدم بەدەست دێ، لێرەش 37 لە سەدم هەیە، کەواتە 42 لە سەد گەورەترە لە 37 لە سەد. بۆی دەزانم کە لای چەپ گەورەترە، لای چەپ گەورەترە، لای ڕاست گچکەترە. ئێرە 5 لە 8 ئەگەر بیکەمە ژمارە چی دەی 5 دابەشی 8 بکەم 50 دابەش 8 6 جاران 8 48 دوو دەمینێتەوە 20 دابەش 8 دوو جاران 8 16 4 دەمینێتەوە کردیا 0.625 لە 1000 واتە 62 لە 100 ئەو ژمارەیە کردیا 62 و 5 لە 100. ئێرەش 6 لە 100 بێگومان 62 زۆر گەورەترە لە 60 لە 6. لای ڕاست 62 لە 100 لای چەپیش 6 لە 100 6 فاریزە شتێک، کاتە لای ڕاست گەورەترە، لای ڕاست گەورەترە. بە شتەشکەش دەزانم ئەوەی ڕاستی بی بە تەمەشاکردنیش دەبا بمزانی بە کو ئەوها لێرە ئەوە زانیم 6 لە 100 ئەوە زانیم، ئەوە پێویست ناکە خۆمان دیکەم، بەڵام لێرە دەبی بزانم نیوەی هەشتی چارە. ئەگەر ئێرە چاریش بادەی کرد 50 لە 100، بەڵام لە چاریش گەورەترە، کەواتە لە 50 لە 100یش زیاتر گەورەیە، بەبێ ئەوەی بچم دابەشیشکەم هەر دەبی تێبگەم کە ئەو لایە لای ڕاست گەورەترە لە لای چەپ. ئێستا لە بچووکەوە بۆ گەورە ڕیز بکە. دیسان ژمارەکان هەر کەسە هەر ژمارەی بەنەو بە جۆرەک نووسرایە، ئەمن دەبی چاچیان کەم هەتا بزانم کامەیان گەورە و کامەیان گچکەترە. بەڵام هەروە بە تەمەشاکردنیش ئەو ژمارە کەسکە 45 لە 100 هیچ نەبی دەزانم گەورەترە لە 43 لە 100، چونکە زەردەکە دەکاتە 43 لە 100. ئەدی سۆرەکە 21 لە 50 ئەگەر ژێرەکەی بکەمە 100، 21 لە 50 ئەگەر ژێرەکەی بکەمە 100 ئەوها ژێرەکەی کوب بکەمە 100 ئەگەر جارانی دووی کەم سەر ئەو ژێرە دەبیتە چەند؟ دەبیتە 21 بۆ ببورن دەبیتە 42 لە 100. ئێستا زانیم یەکەچیان 42 لە 100، یەکەچیان 43 لە 100، یەکەچیان 45 لە 100. یەکسەر دەزانم 42 لە 100 لە هەمویان گچکەترە، کەواتە سۆرەکە لە هەمویان گچکەترە، دوایە زەردەکە، دوایە کەسکەکە، دەیان نووسم لە ڕاستەوە لۆ چەپ لە بچووکەوە لۆ گەورە. 56 کەرتە کەسکەکە 90 لە 100. ژمارە سۆرەکە وەکو دەیبینین 98 لە 1000 واتە 9 فاریزە 8 لە 100 9 لە 100 نەبوویتە دەش، کەواتە دەزانم سۆرەکە زۆر زۆر گچکەترە لە کەسکەکەی. ئەدی زەردەکە دەبی بچم ئەمن دابەشکە، واتە بینم هەفتی دابەشی هەشتی بکەمەوەها 7 دابەش 8 نابی 7 دابەش 8 8 جاران 8 64 7 64 لێ بڕوە 6 دەمینێتەوە 60 دابەش 8 چەندەکە 7 جاران 8 56. ئەوەی ڕاستی بی پێویست ناکە من چیت کە خۆم مادیکەم لە ئێستاوە دەزانم ئەو ژمارە
تۆزە گەورەتریشە لە 87%، بەڵام ناکاتە 90%. کاتە ئەو ژمارەیە هیچ نەبی 87% تۆزە گەورەتریشە. فاریزەی ئەگەر دانێم، فاریزەشم پێویست ناکە دانێم، تازە دانرایە، بەڵام تەواو ئیدی 87.5 پێویست ناکە نەنووسم، چونکە یەک هەنگاوی دی و تەواو دەبوو. ئێستا ژمارە زەردەکە کردیا 87.5%، بەڵام گرنگنی دەکاتە چەند گرنگ ئەوەیە ئەمن ڕێزیان کەم. کاتە ژمارە سۆرەکە لە هەمویان گچکەترە، دوایە زەردەکە، دوایە کەسکەکە، لە هەمویان گەورەترە. ئەوە ڕیزکردنەکەیە. ئێستا بێمە لای پرسیاری 57. زەردەکە 26%. ئەوە دەزانم. سۆرەکە ئەم دەبی ئێستا بزانم 1/4 واتە 25%. واتە سۆرەکە گچکەترە لە زەردەکەی. کەسکەکەش 7/10 واتە 7%، واتە لە هەمویان گەورەترە. ئێستا ڕیزکردنەکە وا بزانم دەزانن لە نووسینی ڕەنگەکان سۆرەکە، زەردەکە، کەسکەکە. لێرەش کەسکەکە 38%، ئەوە 100% دەزانم. سۆرەکە 21%، ئەوە دیارە گچکەترە لە کەسکەکەی. ئێستا زەردەکە کوچاکەم، 7 دەینم، ئەوها هەفتەکەی دابەشی 25، ژێرەی 25ەکەی ژێرەکەی دەکەمە 100، لێکی دەم لەگەڵ 4، ژێرەکە دەبیتە 100، سەرەی کەرتەکەش دەبیتە 28. ئەوە زانیم 28% زەردەکە گچکەترە لە کەسکەکەی کە 38، گەورەتریشە لە سۆرەکەی کە 21. کاتە ئەوها تۆزەک یەکەچیان چادەکەی، ئەوانی دیش هەندێکیان دیارن کامە کامەیە. لێرە زەردەکە لە ئێستاوە دیارە 14%، سۆرەکە 125/1000 واتە 12.5%. ئەگەر بیکەمە، ئەگەر دابەش لێکی دەم لەگەڵ 100 دەبیتە 12.5%، کاتە دیارە لە زەردەکەی کچکەترە. ئەدی کەسکەکە دەینم 9 دەینم، دابەشی 20، ژێرەکە دەکەمە 100، لێکی دەم لەگەڵ 5، ژێرەکە دەبیتە 100، سەرەی کەرتەکەش 45%. 45% لە هەمویان گەورەترە. ئەوە دیارە لە هەمویان گەورەترە کەسکەکە، چونکە 45 ئەوان دیکە چیان 12.5 چیان 4. لێرە ژمارە سۆرەکە دیارە 17%. ژمارە کەسکەکە ئەگەر لێکی دەم لەگەڵ 100 دەبیتە 60%، زۆرتریش 60.5%، کاتەوە دیارە زۆر گەورەیە. ژمارە زەردەکەش دەزانم 25%، کاتە سۆرەکە لە هەمویان گچکەترە، دوایە زەردەکە، دوایە کەسکەکە. هیوادارم ڕوونبی هەرچەندە ئەمن زۆر بەباشی هەمویانم نەنووسیە. دێمە لای پرسیاری 61. زەوی ناسی 39/50 هەوای دەوری زەوی بە نزیکەی، دەبوایە نووسی بایان، نزیکەی 39/50 هەوای دەوری زەوی پێکاتوە لە نایترۆجین. ئایا ڕێژەی سەدی نایترۆجین چەندە؟ واتە ئەو ژمارەی هەتا ژێرەکەی بکە 100 بە کورتی و بە کرمانجی هەر ئەوەندەیە، کەواتە 39/50، ئەوها ئەمن ژێرەکەی دەکەمە 100. زۆریش ئاسانە، لێکی دەم تەنیا لەگەڵ 2، 39 لێک دەدەم لەگەڵ 2، ژمارەکە لە 100 دەردەچی. 2 جاران 9 18، 2 جاران 3 6، یەکیش 7، واتە 78% هەوای زەوی پێکاتووە لە نایترۆجین. 78%، 39/50 هەمان شتەوەکو 78%. ئێستا پرسیاری 62. لەشی مرۆڤ بەشێکی زۆر ئاوی تێدایە، بۆیە کێشی ئاو لە مرۆڤ 67%. واتە ئەگەر
مرۆڤک کێشەکەی 100 کیلۆگرام بوو، ئەوە دەبێ بزانی 67 کیلۆی ئاوە. ئەگەر کێشی گشتی مرۆڤەکە 100 کیلۆ بوو، 67 ئاوە. ئایا کێشی دێندار بریتە لە 45 کیلۆگرام. یەکەک کێشەکەی 45 کیلۆگرامە. ئایا ئاو چەند لەو 45ی ئاوە؟ ئەمت دەکەم 67 لە 100 ئەوها 67 لە 100 لێچی دەدەم لەگەڵ 45 ئەوها. ئەوجە کورتکردنەوە لە مابەینی 45 و 100 کورتکردنەوە هەیە. سەرە و ژێرەی کەرتەکان دابەشی بۆ وێنە 5 دەکەم. 45ەکە دەبیتە 9، 100ەکەش دەبی بە 20. ئەوجا ئێستا چیتکە کورتکردنەوە نەما، ناچارم 9 لێک دەم لەگەڵ 67 دابەشی 20 بکەم. 9 لێک دەم لەگەڵ ئەوجا لە 45 شتەکی باشتریان نەبوو، کاتیشم نی ئەمن چاکەم، دەچم بە بژمێر چا دەکەم. 9 جاران 67 دابەش 20. 9 جاران 67 دابەش 20. یەکسانە بە 30 فاریزە 15ی ئاوە. 30 فاریزە 15 30 کیلۆ و 15 کیلۆگرام دەبی لە تەنیشتی بنووسم ئاوە، چونکە 67 گەلک زۆرە، لە نیوەی زیاتری ئاوە. ئەوە تەواو. پرسیاری 63 هەتا ڕادەیەک پرسیارەکی قورسە. هیچ لەو جۆرە پرسیارانەش بە خۆیان شیکاریان نەکردیە، بە تایبەتی کە دەپرسن پرسیار چییە. 12 قوتابی لە کۆی 25 قوتابی دەیانەوێت لە کاتی دەیانەوێت تاقیکردنەوە لە ڕۆژی شەممانبی. کاتە لە پۆلەک 25 کەس هەیە، 12یان حەزیان لێیە بە ڕۆژی شەم و تاقیکردنەوەی بکەن. ئەوە 12 کەس لەو کەسانە. 5 کەسیشیان حەزیان لێیە دەیانەوێ بە یەکشەمان بی. دوایە نووسیتیان 32 لە 100. ئایا پرسیارەکە چییە؟ ئێوە زۆر قورسە. لێرە ئەمن هەوڵمدایە 25 کەسی دروست کەم لێرە، هەرچەندە بەداخەوە کەسەکان زۆر پێک دەچن، بەڵام هەر لۆ تێگەیشتنە. ئەو 25 کەسە لە پۆلەکەی، ئەو 25 کەسە 12یان دەیانەوێت ڕۆژی شەممە. کاتە ئەمن 12 لابم، ئەوە 2 4 6 8 دا. ئەو 12 کەسە دەیانەوێت ڕۆژی شەممە تاقیکردنەوەبی. 5 کەسیش، ئەوە 2 ئەوە 4 ئەو کەسەش 5، ئەو 5ش دەیانەوێت ڕۆژی یەکشەممە. ئەوانی ماینەوە چەند کەسن؟ 2 4 6 8 کەسن. 8 کەس لە کۆی 25، هەمویان 25 بوون، وەنیە؟ کاتە 8 دابەش 25 ئایا دەکات چەند لە 100؟ ئەگەر ئەو کەرتەی هەوڵ بدەم ژێرەکەی بکەمە 100، لێکی دەم لەگەڵ 4، کەرتەکە دەبیت تا 100 لێرە 32 لە 100. کەواتە 32 لە 100 ئەوە وەڵامەکە بوو. 32 لە 100 ئەو کەسانەنا کە نە ڕۆژی شەمەیان دەوێت نە ڕۆژی یەکشەممەش، ڕەنگە هەر تاقیکردنەوەیان نەوێ. 32 لە 100 ئەوە 32 لە 100 ئەوەیە. ئەوجە پرسیارەکە ئەوەیە ئایا ڕێژەی ئەوانەی کە نایەنەوێ تاقیکردنەوە ڕۆژی شەممە بیان ڕۆژی یەکشەممە بی چەندە؟ بەڵام هەتا بڵێ پرسیارەکی زۆر باش دەبوو ئەگەر بەهات بە نەیان نووسی بە پرسیار چییە. ئەگەر بەهات بە پرسیارەکە داواکاری بە
ئایا ڕێژەی ئەوانەی کە ماینەوە چەندە. ئەوە زۆر جوان دەبوو، بەڵام کە دەنووسن پرسیار چییە ئەمن زۆر پێم خۆش نییە. پرسیاری 64 بۆچی ژمارە 0.8 هاوتایە لەگەڵ ڕێژەی 180 و هاوتانیە لەگەڵ ڕێژەی 8 لە 100 جیاوازە لەگەڵ 8 لە 100 و 0 و 8 لە 10 هەمان شتە وەکو 8 لە 100 کەواتە لەبەر هەندێ. نازانم بۆچی ناوێ ئەو شتانە. ئەو هەیە وەکو ئەوەی لێت بپرسن بۆچی سێ ناکاتە 5 و سێ و 5 بۆچی نییە ئەو شتانە. هەندێک جا پرسیارەکانیان زۆر سەیرە. پرسیاری 65 هەتا بڵێ پرسیارەکی باشە دەبوایە ئەوەی ڕاستیبی بەرەنگاری پرسیاری 63 بە، چونکە پرسیاری 65 زۆر ئاسانترە لە 63 بەڕای من. ڕووبەری لاکێشەیەک چەندە؟ ئەگەر درێژیەکەی 9 مەتر بوو پانیەکەشی 24 لە 100 مەتر بوو. وەڵام بە شێوەی کرد و بە سادەترین شێوەش بنووسە. ئەو پرسیارەکی جوانە هەتا بڵێ باشە. لاکێشەکەم هەیە درێژیەکەی 9 مەترە پانیەکەشی 24 لە 100 ئەویشم کردە ڕێژەی دەی کردمە ژمارەی دەی کەواتە 24 لە 100 مەتریە کەواتە تۆزێک لە چارێکە مەترەکی کەمترە چونکە 25 لە 100 دەکات چارێک ئەوە 24 لە 100. ئێستا داوام لێ دەکەن ڕووبەرەکەی ببینمەوە. ڕووبەرەکەیە من ڕووبەری لاکێشە یەکسانە بە درێژی جاران پانی کاتە ئەمن تەنیا دەینم ئەو ژمارەی لێک دەدەم لەگەڵ ئەو ژمارەی کە لێکمدا ئیدی زۆر ئاسانە. ئەمن وەڵامەکەم هەیە کاتە ژمارەکان دەنووسم بەبێ فاریزە 24 ببورن 24 لێکی دەم لەگەڵ 5 جاران 4 20 5 جاران 2 10 دووش 12. ئێستا فاریزەی لە چێدانم لێرە یەک خانە لێرەش 2 خانە کاتە دەبی 3 خانەی بژمێرم فاریزەکەی دانێم کاتە ئەو ژمارەیەم بەدەست هات دەبی 3 خانەی بژمێرم فاریزەی لە چێدا دەنێم فاریزەی دەبوایە بە ڕەنگەشکەشم نووسی بە هەتا دیار بە فاریزەی لێرە دادەنێم لێرە 120 ئەوە دامنا فاریزەکە. ئێستا دەبی ئەمن ئەو ژمارە 120ی بینم بیکەمە کرد 120 لە هەزاریە کودێکەمە کرد ئەوها دەنووسم 120 لە هەزار ئەو جەچ دەکەم ئەو سفرەی لا دەبم وەکو ئەوەی وایە 12 لە 10 ببورن لە هەزاری ئەوە 120 لە هەزاری ئەو جە ئێستا ئەو سفرەی لا دەبم ئەو سفرەش لا دەبم وەکو ئەوەی وایە 12 لە 100 بەڵام 12 لە 100 سادەترین شێوە نییە. ئەمن دەبینم کورتکردنەوەی لۆ بکەم واتە سەرە و ژێرەی کەرتەکەی لێک بدەم لەگەڵ بۆ وێنە لەگەڵ 2 یان لەگەڵ 4 دابەشی چاری بکەم باشە یەکسەر سەرەکە سەرەی کەرتەکەی دەبیتە 3 ژێرەش دەبیتە دابەش 4 2 جاران 4 8 20 دابەش 4 5 کەواتە 3 لە 25 مەتر 2 جا ڕووبەری لاکێشەکەی منە کە درێژیەکەی 9 مەتر بوو پانیەکەشی تۆزێک لە چارێکە مەترەکی کەمتر بوو کەواتە 3 لە 25 یان 12 لە 100 12 لە 100 3 لە 25 هەر یەک شتە ئەوە بەو شێوەی. ئێستا تەواو بووم پرسیاری پێداچوونەوە ئەو چارەکە دیاری بکە کە هەر یەکەک لەو خاڵانەی تێ دەکەوێ. پرسیاری 66 ئەو خاڵە
2.5 ئەو دووە لەسەر هێڵی ئاسۆیی لە 2 دەگەڕێم، 5ەکەش لەسەر هێڵی ستونی دەچمە خوارێ، 2 دەچمە لای ڕاست بە 2 هەنگاو، پاشان دەچمە خوارێ بە 5 هەنگاو. ئەوها دەچمە خوارێ لێرە، دەچمە لای ڕاست یەکەم جار، ئەوها دەچمە لای ڕاست هەتا دەگەمە ژمارە 2 ڕادەوەستم، ئەوجا دەچمە خوارەوە هەتا دەگەمە ژمارە کەم 5 کەواتە خاڵەکەی من لێرەیە. ئەوە لێرەیە. ئەو چارەکە چ چارەکە کە ئەوە چارەکی چوارەمە، چونکە ئەوە چارەکی یەکەم، چارەکی دووەم، چارەکی سێم، چارەکی چوارەم. ئەو خاڵە لێرە بوو 2.5 واتە 2 هەنگاو، چونکە پۆزیتیڤە دەچمە لای ڕاست، ئەگەر نێگەتیڤ با دەچوومە لای چەپ، و کەم 5 ئەگەر پۆزیتیڤ با دەچوومە سەرێ، بەڵام چونکە نێگەتیڤە دێمە خوارێ. هەمیشە ژمارە یەکەم لەسەر ئەو هێڵەی لە 2 دەگەڕێم، ژمارەی دووەمیش ژمارە یەکەم واتە ئەوەی لای ڕاست، ئەوەی لای چەپیش لەسەر ئەو هێڵەی بە دوایی دەگەڕێم. خاڵەکەی دی کە هەمە چەندە؟ کەم 2 کەم 6 دیسان لێرە کەم 2 واتە دەچمە لای چەپ، کەم 2 لێرەیە، ئەوجا کەم 6 واتە دەچمە خوارێ بە 6 هەنگاو، هەرچەند ئەمە لێرە 6م نییە، بەڵام گریمان 6 لێرەیە، کەواتە ئەو دووە ئەگەر ئەو هاتەمەشایکەم دەگەمە ئێرە، خاڵەکە لێرەیە، دەکەویتە چارەکی سێم. خاڵەکەی دی 4 کەم 1 واتە 4 هەنگاو لۆ لای ڕاست، 1 هەنگاویش لۆ خوارێ. 4 هەنگاو لۆ لای ڕاست، 1 هەنگاو لۆ خوارێ، خاڵەکە دەکەویتە ئێرە، دیسان دەکەویتە چارەکی چارەم. چارەکی چارەم. ئەوە تەواو بوو. کۆبکەوە دوو ژمارەی نێگەتیڤم هەیە، لە کاتی کۆکردنەوە هێمای نێگەتیڤ دادەندرێتەوە، ژمارەکانیش کۆ دەکرێنەوە. لێرە سێ ژمارەیە، دوویان نێگەتیڤن، ئەو ژمارە و ئەو ژمارە نێگەتیڤە، یەکەچیان پۆزیتیڤە، 12. باشتر وایە ئەمن جارێ نێگەتیڤەکان بە یەکەوە کۆ بکەمەوە، هێمای نێگەتیڤ دانێم، ئەو جە دوایە تاو توێی کەم لەگەڵ 12. کەم 28 و کەم 4 یەکسانە بە کەم 32، چونکە 8 و 4 12 32. ئێستا کەم 32 ژمارەی نێگەتیڤە، کۆ 12 ژمارەی پۆزیتیڤە، لێدەرکردن هەیە. لێدەرکردن هەیە، بەڵام هێمای ژمارە گەورەکە دادنێم، ژمارە گەورەکەش 32 هێماشی کەمە، ئەو 32 دەین و 12 لێ دەردەکەم، 2 لێ بڕوا 0، 3 لێ بڕوا 3 لێ بڕوا 2، کاتە ئەنجامەکە کردیە کەم 20. کەم 20. لێرەش سێ ژمارەیە، ئەو ژمارە 18 پۆزیتیڤە، هەرچەندە نەنووسرایە، بەڵام لێرە پۆزیتیڤە. ئەو شەشەش کۆیە، 18کە و 6ەکە هێمایەکەیان کۆیە، تەنیا 28ەکە نێگەتیڤە، جارێ شینەکان بە یەکەوە کۆ دەکەمەوە، 18 و 6 یەکسانە بە 24. 24 یەکسانە بە 24، 24ش کۆیە، کەم 28. دوو ژمارەیە چەند کۆیە چەند کەمە، لێدەرکردن هەیە، هێمای ژمارە گەورەکە دادنێم کە نێگەتیڤە، چونکە 28ەکە هێمای نێگەتیڤە، 24ەکەش هێمای پۆزیتیڤە، 8 چاری لێ بڕوا 4. تەواو. کەم 4. بەهای ئەو بڕێی ببینەوە، ئەگەر هاتوو لە جیاتی پیتی یەکەم 15 دانا، لە جیاتی پیتی دووەمیش 10 دانا، کەواتە 15 کەم 10 یەکسانە بە 5. بەهای هەمان بڕی ببینەوە، بەڵام ئەو جارەی پیتی یەکەم دەکاتە 10، پیتی دووەمیش دەکاتە 15، واتە ئەو های لێدێت 10، پیتی یەکەم کردیە 10، ئەو
9 لە جیاتی پیتی یەکەم دەنووسم 10 لە جیاتی پیتی دووەمیش دەنووسم 15 دوو ژمارەیە یەکیان نێگەتیڤە یەکیان پۆزیتیڤە لێدەرکردنە هێمای ژمارە گەورەکەش دادەنێم کە نێگەتیڤە کەواتە کەم 5 تەواو هەر ئەوەندەشە. ئامادەکردن ئامادەبوون بۆ تاقیکردنەوە شیکاری ئەو هاوکێشەی بکە. ئێرەش مابوو ببورن ئەگەر ژمارە یەکەم کردیە یەک ئەوی دیش کردیە کەم یەک واتە یەک بەخۆشم ئەمن هەر کەمم هەبوو لە بڕەکەی دەبی کەمەکەی دانێم ژمارەکەی دیش هەر بەخۆی کەم بوو دەبی ئەویش دانێم کەواتە دوو کەم لە دوو یەک هاتن دەبیتە کۆ یەک و یەکیش یەکسانە بە دوو. ئەمن هەمیشە دەبی ئەو بڕێی خۆم بنووسمەوە بەخۆی و بە هێمایەکەی ئەوە زۆر گرنگە. ئەو جە پاشان پیتەکەی لابم یەکی بنووسم پیتەکەی دیش لابم کەم یەکی بنووسم ئەو جە بەخۆشم کەمم هەبوو دەبی ئاگام لێبی زۆر دەیانەوێ ئەوها بکەن کە هەڵەی بکەم نابی هیچ پەلەپەلی ناوێ لە بیرکاری. ڕاستە ئەمن هەندێک جار پەلەپەلی دەکەم بەڵام ئەمن چونکە دەمەوێ کاتەکەم زۆری پێنەچی ڤیدیۆیەکە زۆر دوور و درێژ نەبی بەڵام لە کاتی تاقیکردنەوە بە تایبەتی هیچ پەلەپەل نابی بکەین. ئێستا ئەو هاوکێشەم هەیە شی کار دەبی بکەم واتە پیتی س ببینمەوە تەمەشای دەکەم لە تەنیشت پیتی س ژمارە سێم هەیە ئەو ژمارە سێی دەبی لابم چ بکەم هەتا لاکەوی چونکە ژمارە سێ لێک درایە لەگەڵ پیتی س هەتا ئەو ژمارە سێیە نەمینێ ئەمن هاوکێشەکەی دابەشی ژمارەکەی دەکەم با بینووسمەوە جارێ سێ س یەکسانە بە کەم 6 لە 17 ئەو جە ئێستا جێشم نییە لێرە بینووسم باشترە. گرنگ ئەوەیە ئەمن هاوکێشەکەی دابەشی سێیکەم با لێرە بینووسم سێ س دابەشی سێ یەکسانە بە کەم 6 دابەش 17 دیسان دابەشی سێ بەڵام لێرە ئەو کەرتەی کو دابەشی سێیکەم ڕەنگە زۆر کەس هەڵێ بکەن لە دابەشکردنی سێ لە دابەشکردنی کەرت بەسەر ژمارەی تەواو ئەوەی ڕاستی بی هەمیشە ژمارە تەواوەکە دەکەویتە ژێرەی کەرتەکە بەڵام ئەگەر ئەمن لە ئێستاوە لە ژێرەی کەرتەکەی 17 هەبوو ناچارم بنووسم 17 جاران سێ بەڵام بەخۆی دابەش سێە بەڵام دەبیشتەچی بنووسم لە مابەینی 17 و سێ کەواتە وەکو ئەوەی وایە تەنیا سەرەی کەرتەکەی دابەشی سێی کرابی. هیوادارم ڕوون بی ئەوە کووە. ئێستا سێ دابەش سێ یەک پیتی س بە تەنیا مایەوە لە لای ڕاستیش لە لای چەپیش کەمم هەیە دەبی کەمەکە بنووسرێتەوە چونکە یەک کەمی دەبینم کەمەک دەبیدا هەمیشە هەبی چونکە کەم بە جوود دەردەکەوی ئەو هایە شەشی دابەشی سێی دەکەم کورتکردنەوەیە واتە هەردوو لای دابەشی سێی دەکەم سەرە و ژێرەی ئەو کەرتەی کە شەشی دابەشی سێی دەکەم یەکسانە بە دوو کە سێش دابەشی سێی دەکەم ئەویش یەکسانە بە یەک هیچ نامینێتەوە کەواتە لێرە ئەو سێ ڕۆیشت لە سەرەی کەرتەکەی ماوە دوو لە ژێرەی کەرتەکەش ماوە 17 کەواتە پیتی س یەکسانە بە کەم دوو لەسەر 17 کەم دوو لە 17 لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 151 هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.